سڵاو بینەران بیسەرانی ئەزیز من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکیەوە لەگەڵتانم بابەتی ئەمڕۆمان دەربارەی نەخۆشی فتقە کە تیا باس لە هۆکارە جیاوازەکانی نەخۆشی فتقەکەین بێگومان نوێترین ڕێگە چارەسەرەکانی نەخۆشی فتق باس ئەەکەین بە میوانداری دکتۆر دارا ئەحمەد پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری وردی هەرس و جگەر و پزیشکی نەشتەرگەری بەنازوور زۆر بەخێر بێت دکتۆر زۆر خۆشحاڵین کە لەگەڵمان ئامادەینەوە سەرەتا ئەگەر دەست پێ بکەین نەخۆشی فتق چییە؟ بەڵێ زۆر بە شوەیەکی سادە نەخۆشی فتق بریتە لە ئەنجامی دروستبوونی هەڵاوسانێک لە دیواری سکا بەهۆی تێخزانیا هاتنە دەرەوەی بەشێک لە ئەندامەکانی ناوپۆشی ڕیخۆڵەیان ڕیخۆڵە بێ یان چۆری بێ لە ڕێگەی کونیەکەوەیان لە ڕێگەی لاوازیەکەوە لە دیواری سکا بێگومان نەخۆشی فتقی دیواری سک چەند جۆرێکی زۆرمان هەیە فتقمان هەیە لە ناوکەوێت هەمانە دەوری ناوک هەمانە لە سەر و ناوک هەمانە فتقی ڕان هەشمانە فتق کە دوای نەشتەرگەری ڕوودەدات بە شێوەیەکی زۆر کورت و ئاسان فتق بریتە لە هەڵاوسان لە دیواری سکا بەهۆی هاتنە دەرەوەی یەکێک لە ئەندامەکانی ناو پۆشی ڕێخۆڵە لە ڕێگەی کونیەکەوەیان لە ڕێگەی لاوازیەکەوەیەتە دەرەوە هەڵە ئاوسێ. دکتۆر باوترین هۆکارەکانی سەرهەڵدانی فتق چییە؟ بەڵێ دیارە هۆکارەکانی فتقەتوانی پۆڵێنیکەین بۆ دوو هۆکاری سەرەکی هەمانە هۆکاری زگماکی ئەوانەی کە زگماکەن هەمانە هۆکاری ئەوانەی کە بەهۆی بەرزبوونەوەی پەستانی ناو سکەوە هۆکاری زگماکی ئەوانە لە مناڵا ڕوئیان ئەو کونانی کە لە دیواری سکایان لە بنی ڕانان ئەو کونانە خۆیان بە شوەیەکی ئاسایی داخرێن بەڵام لە هەندێک کە سادا ناخرێن یان ئەویش کە لە فتقی بنی ڕانیان لە فتقی ناوکاڕوئا هۆکاری دەرەکیشمان هەیە بەرزبوونەوەی پەستانی ناوپۆشی سک بەهۆی لە ئەنجامی قەبزێکی زۆرەوە یان لە ئەنجامی زەختکردێکی زۆر ئەوانەی کە نەخۆشی پرۆستاتیان هەیە میزیان ئەگیریان قەبزێکی زۆریان هەیە یان شێرپەنجەیەکی ناوسکیان هەیە یان لە ئەنجامی بەسکردنەوەی شتێکی قورس یان زەبرێکی دەرەکی یەکێکی تر لە هۆکارەکانمان هەیە فتق کە دوای نەشتەرگەری ڕوئایە ئەوانەی کە نەشتەرگەریان بۆ کەسێلەکەی دوای مدەیەک خەڵاوسانی لە شوێنی نەشتەرگەریەکە ڕوئایە کە پێدەوتێ فتقی پاش نەشتەرگەری یان ئەوانەی کە کۆکێکی درێژخایانیان هەیە ئەبێتە هۆی زەختێکی زۆر ئەکەن ئەبێتە هۆی دڕان لە دیواری سکا یان لە بنیڕانە کە فتقی بەنڕاو بەناو ئەناسرێ. دکتۆر قەڵەوی ئەکرێ بێتە هۆی فتق؟ بەڵێ بێگومان بەڵێ. ئەی چارەسەرەکان بەڵێ چارەسەرەکانی فتق بە چەند شێوە چارەسەری فتقمان هەیە ئەتوانین پۆڵێنیکەین بۆ چەند جۆرێک چارەسەر ئەوانەی کە ئەتوانن نەشتەرگەری بکەن و تحملی بەنج ئەکەن نەشتەرگەریان بۆکرێ بەڵام هەندێک کەسمان هەیە کە بەهۆی نەخۆشی درێژخایان یان نەخۆشی دڵیان هەیە یان نەخۆشیکان هەیە ئەو ئەتوان لە ڕێگەی بەستی قایشێکەوە ئەمانە ئەمەلیات ناکەن جۆرێکی کەمان هەیە کە پێویستەکان نەشتەرگەریان بۆ ئەنجام بدەین ئەویش دوو جۆر نەشتەرگەریمان هەیە نەشتەرگەری لە ڕێگەی کرانەوە یان نەشتەرگەری لە ڕێگەی چەندکونێکەوە کە بە نازوور واتە لاپرۆسکۆپی ناسراوە بێگومان ئەمەی دووەمیان باشترێکە بۆ نەخۆشەکە. سوودەکانی نەشتەرگەری بە لاپرۆسکۆپی یان بە نازوور چییە؟ بەڵێ دیارە نەشتەرگەری بە نازوور سوودێکی زۆر زۆری هەیە ئەویش نەشتەرگەرێکە لە ڕێگەی چەندکونێک لە دیواری سکا ئاکرێت و بوونی شاشەیەکەوە نەشتەرگەرەکە ئەنجام ئەدرێت ئەو کونەیان ئەو دراویە لە دیواری سکایان لە بن ڕانە ئەو ساکەکەی هێنرێتە دەرەوە دیسانەوە دا ئەخرێتەوە و هەروها شەبەکەی بۆ دانرێ بێگومان سوودێکی زۆری هەیە یەکەم نەخۆشەکە ئازارێکی زۆر زۆر کەم هەستپێکە لە ڕووی جوانکاریەوە هیچ برینێکی ئەوتوێنێت تەنها چەند کونێکی بچووکە و سوودێکی کرد نەخۆشەکە ئەتوانێت بگەڕێتەوە بۆ چالەکی ڕۆژانەی خۆی بۆ سەردەوامی ئازاری خۆی لە ماوەیەکی نزیکی کەمە هەروەها نەخۆشەکەش تەنها 3 بۆ 4 سەعات لە خەستەخانە ئەمێنێتەوە ئەگەڕێتەوە بۆ ناو ماڵ و مناڵی خۆی. دکتۆر پرسیارێک ئەگەر بیرمان نەچێ جگەلەوەی کە فتقەکە ئەکرێت دەرکەوێت نیشانەکانی تری چییە؟ بەڵێ نیشانەکانی فتق طبعاً زۆربەی نەخۆشەکان کە سەردانەکەن ئەڵێ ئەڵەوساویەک هەیە یان کە هەڵ ئەسەیە کە ئەو کۆکی هەستەکە درانێکیان ئاوساوەیە لە دیواری سکە بەڵام چەند نیشانەی کەمانەیە کە ئەمانە لەوانەیە بۆ یەکەم جار بێ نەخۆشەکە ئەنجامی فتقێکی هەبێ فتقێکی بچووکی هەبێ هەستی پێ نەکرێت بەڵام لە ئەنجامی بەرزکردنەوەی شتێکی قورسیان زەختێکی زۆر لە پڕ ئەبێتە هۆی گیرانی فتقەکە کە پێێتەوە تێ فتقی گیراو کامە بە حاڵەتێکی ئیمەرجنسی واتە تەواوی دائەندێ ئەبێتە هۆی ئازارێکی زۆر لە سکیا لەوانەیە بێتەوەی ئەنجامی گیرانی ڕخۆڵە ئەگەر لە ماوەی 6 کاتژمێرە ڕخۆڵی تا بێت و چارەسەر نەکرێت لەوانەیە مەترسی دروستکە بۆ سەر نەخۆشکە بێتە هۆی گانگرین ڕخۆڵە ئەو کاتە پێویستەکە
بە نەشتەرگەری ڕەشبوونەوەی ڕێخۆڵەکان و بڕین ڕێخۆڵەکانی تێکەوە. ئایا مەترسیەکانی چییە کە ئەگەر ئەم فتقە چارەسەر نەکرێت ئەوانەی کە حاڵەت فریاکەندەکان ناڵێن بەڵکوانی کە ئەوانی کە بڵێن مەسەن کە پرسیارمان زۆر لێکری ئایا ئەگەر مەسەن ئەو نەخۆشە نەشتەرگەری ئەنجام نەدا لە ڕێگەی لاپرۆسکۆپیان لە ڕێگەی نازڕۆ چ مەترسیەکە بێبێکمان ئەم فتقانە احتیمالە بەشێک لە ڕێخۆڵەیە بەشێک لە چەوری تیا دروست بێ بوردە و دەفتقەکە لەوانەیە گەورەتر بێ ئەمەیەکێک لە ماکەکانی دوو هەم لەوانەیە ڕێخۆڵەیان پارچێ لە چەوری سک بچێتە ناو فتقەکە بێتەوەی گیرانی ڕێخۆڵەکە ئەو کاتە نەخۆشەکە لە حاڵەتێکی ساردەوە بێ بە حاڵەتێکی ئیمەرجنسی یا تەواوی نەخۆشکە بەڵێ ئەوە یەکێک لە مەترسیەکانی لەوانەیە ئەوانەی کە فتقیان هەیە بە تایبەتی ئەوانەی کە کونی درانی کونی دیواری سکەکە بچووکە لەوانەی ڕێخۆڵی تێبچێ بێتەوەی گیرانی ڕێخۆڵە. دکتۆر ئەگەر باسێکی فتق بکەین لە مناڵانە ئایا تا چەندێک با و ئەکرێت مناڵێک هەر لەگەڵ فتقا لەدایک بێت؟ بەڵێ طبعا لە مناڵە فتقی بنڕانمان زۆر بەناوبانگ کە پێدەوێتە فتقی بنڕان ئینگوانل هێرنیە هەروە فتقی ناوکشمان هەیە طبعا لە مناڵە ئەویش بەهۆی دانەخرانی ئەوەی کە باسمان کرد یەکێک لە هۆکارەکانی کە هۆکاری زگماکیە بەهۆی دانەخرانی ئەو کونەی کە لە بەشی خوارەوەی سکا هەیە کە لە زاراوی زمانی پزیشکا پێڵێن پرۆسێسس ڤەجایناڵز ئەو کونە داناخرێ بەڵام لە زۆربەی ئینسانەکانە داخرێ ئەگەر ئەو کونە دانەخرا ئەبێتە هۆی دروستبوونی فتق بێگومان لە مناڵانە ڕێژەیەکی زۆریان تووشی فتقە بن ئەویش بە هۆکاری زگماکی ینی هۆکارەکەی زگماکیە لەوانەیە یەک لای لەوانەیە لە 100 بۆ 15 لەوانەیە هەردوو لای بنیڕانیان فتقی هەبێ هەروها فتقێکی کە کەباوە لە مناڵە فتقی ناوکە هاتنە دەرەوەی یان ئاوسان لە دیواری سکا لە ڕێگەی ناوکەکەەوە بەڵام خۆشبەختانە ئەوانەی کە فتقی ناوکیان هەیە ئەتوانین تا ساڵێ بۆ ساڵونی چاوەڕێ بکرێت زۆربیان خۆیان دادەخرێنەوە ئەوانەی فتقی ناوکیان لەوانەیە پێویست بە نەشتەرگەری نەکەن. دکتۆر ئەگەر باس لە هۆکارەکانە ئایا بۆ ماوە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی فتق بۆ نمونە دایک واکێک فتقیان هەبێ؟ هیچ هۆکارێکی بۆمایی ئۆتۆمان نییە بەڵام تەنها یەکێکی تر لە هۆکارەکان کە باسمان کرد وان لاوازبوون لە دیواری سکا لەوانەیە مەجموعەیە خەڵکمان هەبێ کە لاوازی لە دیواری سکیان هەبێ و معارەزن بۆ دروستبوونی فتق. دوای نەشتەرگەری بەڵێ تا چەندێک پێویستە ئەم کەسە پشوو بات و ئەو پرسیارێکی زۆر گرنگە زۆربەی نەخۆشەکانمان بە تاتی ئەوانی کە نەشتەرگەری ئەنجامەدیان نەشتەرگەری لە ڕێگەی ناوزۆر ئەنجامەدەن ئێمە ڕێنمایی زۆر گرنگە بۆ کەسانی کە نەشتەرگەری ئەنجامدن کە پابند بە ڕێنمایەکانی پزیشکەکانەوە بە تایبەتی یەکەم دوورکەونەوە لە هەڵگرتنی شتی قورس ینی شتێکی زۆر بەسیط ئەوانی کە فتقی بنیڕانیان بۆ دەکرێت پێیان دەوترێت بۆ ماوەی 2 بۆ 3 هەفتە ئەبێ بە هیچ شوێ سارە لێ نەخڕن شتی قورس بەرز نەکەنەوە بەکارهێنانی تاوالەتی غەربی بەکاربێنن دوورکەونەوە لە ئەو خواردانی کە تووشی قەبزیانەکە بۆی زەخت لەسەر فتقەکە دروست نەبێ هەروەها بۆ ئەوانەشی کە خێزاندارن دوورکەونەوە لە ئەنجامدانی کردداری جوودبوون بۆ ماوەی 4 هەفتە. دوای ئەو ماوەیە ئایا توانم گەڕێنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان بەڵێ بەدڵنیایە بۆ بەنسبەت وەرزشکردنەوە بۆ ئەوانی کە تووشی فتقە بن باشترە بۆ ماوەی 2 مانگ وەرزشی قورس نەکەن بەڵام زۆربەی نەخۆشەکانمان خۆشبەختانەوانی کە بە ناوزۆر نەشتەرگەریان بۆ ئەنجام ئەتوان بچنە سەری شوکاری ڕۆژانەی خۆیان بەڵام دوورکەونەوە لە هەڵگرتنی شتی قورس کە زەختکە لەسەر فتقەکە. دکتۆر حاڵتێکی زۆر باو دروستبوونی فتقە لە ناو ئەو کەسانی کە یاری وەرزشوانیەکەن ڕێنمایی چییە بۆیان بۆی تووشی ئەم حاڵەتە نەبن؟ بەڵێ خۆی وەکو باسمان کرد لەوانەیە خۆی معڕەز بێ خۆی لەوانەیە ماسوولکەکەی زەعیف بێت تووشی فتقن بێگومان ئەوانەی کە وەزنێکی زۆر بەرز دەکەنەوە معڕەزن ینی باشترە دوورکەونەوە لە ئەنجامدانی وەرزشی زۆر قورس ئەتوان وەرزش ئەنجام بەڵام دوورکەون لە ئەنجامدانی وەرزشی زۆر قورس و ئەکرێت ئەم فتقە سەر هەڵباتەوە لە کاتێک کاتێک چارە سەرمان کرد دوبارە دروست بێت. بەڵێ بێگومان ئەگەر مەسەن نەخۆشەکە پابند نەبێ بە ڕێنمایەکانی پزیشکەکەیەوە بەڵێ بێگومان تو ئەگەر نەشتەرگەریشی بۆ ئەنجام دەی لەوانەیە شتی قورس بەرزکاتەوە یان لەوانەیە نەخۆشەکە خۆی نەخۆشی درێژخایانی کۆکەی هەبێ بکۆکێ لەوانەیە لە ئەنجامدانی کۆکۆیان لە ئەنجامدانی قەبزێکی زۆر یان نەخۆشی پرۆستاتی هەیە زەختێکی زۆرەکە لە کاتی میزکردنیان میزی ئەگیرێ لەوانەیە بەڵێ بێگومان نیسبەتێکمانەیە هەڵباتەوە بەڵام ئێمە طبعاً هەڵانە هۆکاری هەڵانەوەکە چەند هۆکارێکمان هەیە تەکنیکیە پەیوەندی بە ئەنجامدانی هۆکارێکشمان هەیە پەیوەندی بە نەخۆشەکە خۆیەتی پابند نییە بە ڕێنمایەکە. دکتۆر ئەم باسی نەخۆشی فتقمان کرد
ئەگەر باسی نەخۆشی مایاسیری بکەین و سەرتا بۆ دەست پێ بکەین مایاسیری چییە؟ بەڵێ بە شێوەیەکی زۆر سادە مایاسیری بریتێ لە هەڵاوسانی مولەکانی خوێن کە ناوپۆشی دیواری کۆما هەیە. دیارە ئەمیش چەند پلەیەکی هەیە، پلەیەک، پلە دوو، پلە سێ، پلە چوار. ئیتر نەخۆشەکە بە چەند جۆرێ بۆ لای پزیشکەکە لەوانەیە خوێنی هەبێ، لەوانەیە جاری وهەیە مایاسیرەکەی داخزیان خوێنی تێمێ ئازاری بۆ دروستەکە. ئەم بە شێوەیەکی زۆر سادە. هۆکارەکانی دروستبوونی چییە؟ بەڵێ دیارە هۆکارەکانی دروستبوونی مایاسیری هۆکارمان زۆرێکی لە هۆکارەکان قەبزی ئەوانەی کە قەبزێکی درێژخانیان هەیە یان زەختێکی زۆر ئەکەن لەوانەیە تووشی مایاسی بن، هەروەها حمل واتە سکپڕبوونێکێک لە هۆکارەکان کەمەش هۆکارێکی ترە. یەکێکی تر لە هۆکارەکان کە زۆر گرنگە پێویستە کە هەڵوێستی لەسەر بکەین لەوانەیە کەسەکە خۆی شێرپەنجەی ڕێکەی هەبێت کە ئەبێتە هۆی دروستبوونی مایاسیری. ئەوە کە زۆر گرنگە بێ پێش ئەوەی کە قەراربیری ئەم نەخۆشانە چارەسەربەر بگرنیان تەمەنیان هەیە. یەکی ترە هۆکارەکان تەمەنە پێویستەکە پشکنینی ناڵزوور بکەن بۆ ئەوەی تاکیدکەنەوە کە ئایا ئەمانە شێرپەنجەی ڕێکیان هەیە یان یانە. ئایا خۆراک ڕۆڵی هەیە لە دروستبوونی مایاسیریە؟ بەڵێ وەکو باسمان کرد قەبزی ئەوانەی کە مەسەن خواردنی ڕیشاڵی کەمە خۆنەوە، شلەمەنی کەمە خۆنەوە، یان کە چوونە سەر تاوالێتیان ئەبێت ئەخیریەکەن تووشی قەبزیە بن، احتیمالێکی زۆری هەیە. بەڵێ و ڕێگە چارەسەرەکانی مایاسیری چییە؟ بەڵێ سەرتا ئەگەر بە سادەترین شێوە بە سادەترین شێوە شتێکی زۆر گرنگە بۆ هاوڵاتیان کە ڕێنمایان بکەین مایاسیری لە 180 بۆ لە 100ەوەی پێویست بە نەشتەرگەری ناکە. ئەمە زۆر گرنگە کە هاوڵاتیان زۆر احتیمامی پێبن پێویست ناکە کە چون بۆ لای پزیشک یەسەر قرار بن عملیات بکەن، لەیزەر بکەن، چی بکەن یان شتیکە بکەن. لە 180 بۆ 90 پێویستیان بە هیچ شتێک نییە، تەنها گۆڕینی شێوازی ژیان. گۆڕینی شێوازی ژیان ئەی بریتە لە چەند ڕێنماییەک. یەکەم نەخۆشەکان هەن بێن برێکی زۆر شلەمەنی بخۆنەوە، دووەم برێکی زۆر ڕیشاڵی بخۆنەوە، دوورکەونەوە لە خواردنانەی کە قەبزیانەکە، وەرگرتنی چەند جۆرە دەرمانێک کە دەرمانی نەرمکردنەوەی پیسایی ستول سۆفتنەری پێوەتی ئەتوانی بۆیان بنووسێ، یان بەکارهێنانی مەڵحەم چەند کرێمێک. زۆربیان ئەمانە نیسبەتێکی زۆریان وەڵامیانە بێ بۆ ئەم چارەسەرە و هیچ پێویست بە هیچ شتێکی تر ناکە. اینجا ئەگەر پێویستکە ڕێگە چارەی ترمان هەیە، بەڵام لە هەمووی گرنگتر پێش ئەوەی ئێمە چارەسەری مایاسیرەکە بکەین ئەبێ نەخۆشەکانمان بە تایبەتی ئەوانی تەمەنیان 45 ساڵ بۆ سەرەوەی پێویستەکە وەکو پشکنین پێشوەختە نازۆری قۆڵۆن ئەنجامدن. وەکو باسمان کرد یەکێک لە هۆکارەکانی مایاسیری شێرپەنجەی ڕێکەیە، پێویستە تاکیدکەنەوە کە ئایامانە شێرپەنجیان ڕێکیان نییە، اینجا چارەسەرەکە بکرێت. ینی لە هەمووی گرنگتر ئەنجامدانی نازۆری کۆلۆنۆسکۆپیە پێش ئەوە. ڕێگە چارەی تریشمان هەیە، ئەویش هەر لە ڕێگەی باندینەوە کرێیانی دانانی لاسیکۆ، هەروەها یان لە ڕێگەی کەمان هەیە لە ڕێگەی لەیزەرمانەیە کە ئەمەش ڕێگەیەکی باشترێکە بە بەکارهێنانی ئامێری لەیزەر مایاسیرەکە چارەسەرەکەی، هەروەها ڕێگەی نیشتەرگەریشمان هەیە. بەڵام زۆر گرنگە لە ڕێگە بەسیتەکەەوە دەست پێ بکەینەوە دوورکەوینەوە لە ئەنجامدانی نەشتەرگەری بۆیان ئەگەر پێویست نەکات. دکتۆر خەڵک زۆر بەناوە گرنگە کە باسی پشکنینی نازوورەکە بۆ کۆڵ. ئەمە بۆ هەموو کەسێک یا تەنها ئەوانەی کە نیشانیان ئەوانەی کە تەمەنیان 45 بۆ سەرەوەیە شتێکمانەی پێڵێن سکرینی واتە دەستنیشانکردنی پێشوەختە بۆ ئەوانەی تەمەنیان 45 ساڵە ئەگەر هیچ نیشانەیەکیشان نەبێ وەکو پشکرین ئەبێ نازۆری کۆڵۆن ئەنجامدەن بۆ ئەوەی بزانن کە ئایا ئەمانە گۆشتی زیادەی کۆڵۆنیان هەیە یان نییانە. چکە وەکو ئەزانی لە سانەوەی ئەوانی تووشی شێرپەنجەی کۆڵۆنیا ڕێکە ئەبن بەهۆی گۆشتێکی زیادەوە دروستە بێت کە پێڵێن پۆلیپ. ئەمە وەکو یەک. دوو ئەوانەشی کە مایاسیریان هەیە پێویستەکە پێش ئەنجامدانی هەر جۆرە چارەسەرێک پێویستەکە هەستن بە ئەنجامدانی نازۆری کۆڵۆن واتە کۆلۆنۆسکۆپی. دکتۆر ئەگەر بە کورتی باسی نەخۆشی شێرپەنجەی کۆڵۆن بکەینەوە کە زانین زۆر باوە لە ئێستاە و سەرتا بە هۆکارەکانی دەست پێ بکەین و زۆر گرنگە بەلامەوە ئایا شێوازی ژیانی ئێستا کاریگەری هەیە لە سەر هەڵڵانی شێرپەنجەی زۆر هۆکارمان هەیە، هۆکاری بۆ ماوەیمان هەیە، هۆکاری بەڵێ شێوازی ژیانمان هەیە. یەکێک لە هۆکارەکان کە زۆر باس دەکرێت ئێستا خواردنی گۆشتی سوورە کە یەکێک لە هۆکارەکاندا ئەندێ هۆکاری بۆ ماوەیمان هەیە، هۆکاری مەسەن خواردنەوەی کوحول ئەمانە یان جگەرە کێشان ئەمانە هۆکارە باوەکان. بەڵام ئەوەی کە زۆر باو بێ
خواردنە خێراکان خواردنە چاوریەکان هەروەها خواردنی گۆشتی سوورێکێک لە هۆکارە هەرە باوەکە. و چارەسەرەکانی شێرپەنجەی کۆڵان چیە؟ طبعاً بۆ هەموو چارەسەرکردنی هەموو جۆرە شێرپەنجەیەک ئەوەی کە پێویستکە یەکەم جار پێویستە پلەبەندی شێرپەنجەکە بکەین. ئایا بزانین ئەمە مەرحەلەکەی چەنە مەرحەلەیەکە دووە چەنە بە پێی ئەوە چارەسەرەکەین پێویستەکە ئایا یەکسەر نەشتەرگەری بکەین یا نەشتەرگەری نەکەین یا پێویستەکە پێش ئەوە عیلاج وەرگێت تیشک وەرگێ بە گوێرەی پلەبەندی شێرپەنجەکە ئەگۆڕە. زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو هەتەندروست بن.